ئەمانە دیمەنی دۆرۆتیا کایستن، ژنێک سویسرایی و دۆستێکی دڵاوای گەلی کورد و نیشتیمانەکەی. کەم کەس ئاگاداری ئەم ڕاستیەن، نەک هەرکەم، بەڵکو ئەوانەی ئەم زانیاریانە دەزانن هەندێک لە هاوڕێ و هاوکارانی دۆرۆتیا کایست و منن. لەسەر زمانی کوردی پر کەسان کار کردن، پر کەسین ئەوروپی هاژن و هامێر زمانزان پرۆفسیۆنێل لەسەر کار کردن. لێ تایبەتمەندیە دۆرۆتیا ئەوە کو دۆرۆتیا تێدی ئەم پیۆنیەر دەبێژن یەکەم گاوا یەکەم وێ ئاوێت وێ ئەو ڕێڤە کرد. سەرەتای یەکترناسیمان لەگەڵ دۆرۆتیا کایست دەگەڕێتەوە بۆ مانگی 6 و 7 ساڵی 1992 لەگەڵ ڕۆژنامە نووسی بەناوبانگی هۆڵندی میخیل هێگنەر کە من ئەو کاتە وەک وەرگێڕ و ڕێنیشاندەر لەگەڵیا بووم بۆ ئەو کارانەی لە کوردستان دەیکرد. ئەژی گەلێکی کێف خۆش بووم و من ئەف دەرفەت دیت بەحسا خانمێکێ بکەم ددەمەکێدە پشتگیریە کوردان کریە کوبڕاستی وێ دەمە گێم کەس هەبوون پشتگیریە دۆزا کوردان بکەن ئاگادار بن ji rewşa Kurdan ji rewşa Kurdistanê û çalak bin di nava Kurdan de bi taybetî hem di nava Kurdên diasporayê de hem jî were li Kurdistanê bigere cavê xwe bibîne belgefilman li ser Kurdan amade bike yanî mirov bi kêfxweşî behsa keda xanimeke bi vî awahî dike. Di nav xebatên neçemê de min hevala Dorotiya nas kir. Bi rastî jî tiştekî gelekî cudatır bû di jiyana min de nasîna wê gelekî hêja bû tiştekî nû bû ji bo min. Fîlma min a yekem em ê destê me wê bibin bask em ê bifirin herin bi navê wê me filmek dokümenterek çekiribû. Ev filmin bi Dorotya re bi hev re çekir. Yani di jiyana min a destpêkirina sînemayê de ez dikarim bêjim mirova herî giring belkî jî Dorotya bû. Ji ber ku me bi wê re dokümenterek ev dokümenter çekir. Ew ji xwe ev pêşniyar ji wê hat. باس و بەسەرکردنەوەمان سەبارەت بە ژنێکە، ژنێک ناوی دۆرۆتیا کایستە. ئەو تاقانەی دایک و بابی خۆیەتی، لە دایک و بابێکی سویسرایی و خەڵکی سویسرە. بەڵام ئایا چ شتێک ئەو ژنە بە کورد و بە کوردستانەوە گرێ دەدات؟ چیرۆکی خاتوونی سویسرایی خاتو دۆرۆتیا چیرۆکی هاوڕێیەتیەکی درێژە لەگەڵ زمانی کوردی، لەگەڵ کولتوری کوردی و کێشەی کورد. من لە شاری لۆتزێرن گەورە بووم، لەو شارە چوومە فێرگە و لەوێ قوتابخانەم تەواو کرد. پاشان ئەدەبیاتم خوێن لە زانستگا. پاش تەواوکردنی خوێندنی ئەدەبیات لە زانکۆ لەلام ڕوون نەبوو بۆ بڕواننامەیەم لە چ بوارێکدا کار بکەم، بەڵام پاشتر بڕیارمدا و لە شوێنی ڕاست و شیاوی کارکردن گرسامەوە. شوێنی ڕاست بە چ واتایە؟ لە لای کوردەکان؟ شوێن
جوانە لە شاری لوتزێرنەوە بەرەو کوردستان بە ڕێگای تورکیادا چوونە کوردستان. من هەر گەشتی کوردستانم نەدەکرد بەڵکو گەشتی شوێنی دیکەشم دەکرد بەڵام هەندێک دەرفەتی دیکەی گەڕان هەبوون 1900 تا دڵنیانیم کەی بوو پاشان دەرفەتێک هاتە پێشەوە کە گونجا و باش بوو تاکو بەرەو تورکیا بچم. ئەوە لە هەشتاکانی سەدەی ڕابردوودا بوو. ئەوە ساڵی 1970 بوو. لە تورکیا یان لە چۆ یەکەم جار ئاشنای کورد بوویت؟ من لە تورکیا نا هەر لە سوئیسرا کوردم ناسی و لە مێژوو بوو دەمزانی کە کوردان. ئەو کتێبوو سەرچاوانم دەخوێندەوە سەبارەت بە کورد کە بە زمانی ئەڵمانی هەبوون. زۆرێک لەو کتێبانم خوێندبووەوە. Ez dikarim Doroteya du beşan da ew şexsiyeta wê bînim ziman yek di warê fîlm da bi rastî jî pir bi serketî bû, pir profesyonel bû, karên pir baş kirin. Ez naxwazim kur û dûr li ser fîlm biaxivim. Lê ya duyem jî di beşê ziman da. Sala 2000 bû eger ez şaş nebim hatibû Köln me li vir hevdû nas kir. Me dûr û dirêj li ser ziman, li ser zimanê Kurdî me axaft, li ser rê ziman û li ser tedî berhevkirina zimanê Kurdî û Almanî, li ser prepozisyon, li ser gramer, li ser rê ziman me gelek axaft, axaftinekî dûr û dirêj bû. Lê li wê derê ez tiştê ku pê hesiyam Doroteya di destpêkê de dixwaze bi jinên Kurd ku ji Kurdistanê hatine lê jinên Kurd ku dihatin salê nodî da ji gundê xwe rabûbûn hatibûn vira. Bêyî ku biçin bajarekî, bêyî ku zimanekî hîn bibin, bêyî ku alfabe hîn bibin. Ha alfabeya erebî be, ha alfabeya latînî be. Lê di mêjûyê wan da em bibêjin sîstema ziman jî tune nebû. Karesêta mezin eva bû. Dema ku Doroteya bi vîya hesiya bû, jinên Kurd kom dike dixwaze bi wan Almanî bide hîn kirin. Hebûna Doroteya hem tiştekî pir kêfxweş bû, hem jî tiştekî yani pirsê gelekî tişt dida pêşiya me. Yani em gelek kes zimanê xwe me nedizanîbû, lê yek biyanî dizanîbû û dixwast me perwerde bike, dixwast me û çanda me bîne cemhev. Yani Doroteya gorî min ew bû. Wekî din jî ji bo weke şexsî jî di jiyana min de rolekî gelekî girîng lîst hevala Doroteya. Li Swîsra bi taybetî kursên zimanê Kurdî ji bo jinên Kurd vekiribûn. Ew fêrî Kurdî dikirin, nivîsandin û xwendina Kurdî dikirin. Nerîna wê ew bû digot ziman hatiye qedexekirin, zimanê Kurdî hatiye qedexekirin. Divê ez weke nerazîbûnekê li hemberî wê qedexeyê xizmetekê ji zimanê Kurdî re bikim, jinên Kurd fêrî xwendin û nivîsandina Kurdî bikim, ji ber bi dîtina wê ji xwe ew nerîneke gerdûnî jî digo qedexekirina zimanekî beşekî girîng ji dewlemendiya çand û zimanên dunyayê ji kultûra dunyayê kêm dikem. ساڵی 1991 لە ڕێگەی ژنێکی هاوڕێمەوە کە ئەویش دەیویست فێری زمانی کوردی بێت گروپێکی 4 کەسیمان دروست کرد و پێکەوە 4 قۆڵی دەستمان کرد بە فێربوونی زمانی کوردی لە شاری زیورخ و هەروەها لە ئەنستیوتی کوردی لە پاریس خۆمان فێر دەکرد واتە لێرە و لە پارێسیش فێری زمانی کوردی دەبووین. Doroteya karekî ew qas pîroz bo Kurdan kir ku ne tenê mînake ji bo Ewropiyan, ew karê wê mînake ji bo hemû cîranê me Kurd û Ereb û Farisin ku jiyan an zimanê me dixwazin tune bikin. Tiştî gelekî bala min kişandî jî
جمه همویان خوشتر کرمانجی دا آخفی نتنی کرمانجی جی سورانی دا آخفی ترکی دا آخفی گلک زمانی دنجی دزانن yani hatta neçemi carcaran vaka perverde zamanı bi zamanı Kurdî vaka perverde xebat çêdikir yani gorî me hemûyan yek wê demê li nav neçemê bûn hebûna dowletiya hem tiştekî pir kêfxweş bû hem jî tiştekî yani pirsê gelekî tişt dida pêşiya me yani em gelek kes zimanê xwe me nedizanîbû lê yek biyanî dizanîbû û dixwast me perwerde bike dixwast me û çanda me bîne cemhev. چیرۆکی ناسینی منیش کە ئەم بەرهەمە سەبارەت بە هاوڕێیەکی کورد خەمخۆری هونەر و کولتوری کوردی هەروەها دۆزی ژنی کورد ئامادە دەکەم چیرۆکێکە لە ساڵی 1992دا دەستی پێکرد ڕۆژێکی هاوینی ساڵی 1992 بوو لە کۆمەڵەی هونەرە جوانەکانی کورد لە چەمچەماڵ دانیشت بووم کاتێک خات و دۆرۆتیا کایست و کریستینا کارەری هاوپیشەی باوڕێتی عارف عومەرگوڵ هاتنە لامان عارف عومەرگوڵ ئەو ڕۆژانە وەکو وەرگێڕی زمانی ئینگلیزی و کوردی لەگەڵ ئەو دوو خاتونە فلیمسازەدا کاری دەکرد لە مانگی حوتی ساڵی 1992 بوو تر بەرەو گوندەکانی گەرمیان بەڕێکەوتین من لە ڕێگا لە سلێمانیەوە وتم ئەگەر پێتان باشە هاوڕێیەکم هەیە بە ناوی سیروان ڕەحیم لەو سەفەرەی ناو گوندەکانی گەرمیان لەگەڵمان بێت کریستینا و دۆرۆتیاش هەردووکیان وتیان زۆر نۆرماڵە بە هاوڕێمان هەبێت ئەلەوێەوە ئیتر کە من لە هاتمە چەمچەماڵ ئەو ڕۆژە ڕۆژی یەکتر ناسینی تۆ دۆرۆتیا بوو بەیەکەوە خۆشبەختانە تۆش هاتی لەگەڵمان و لەگەڵ هاوڕێیەکی ترە چوینە چەند گوندێک لە ناوچەی سەنگاو و دوایش لە دێی هەشەزینی جێگیر بووین بۆ ئەو کارانەی کە خۆیان هەیان بوو لەسەر ئەوەی کە کاریان لەسەر دەکرد ئەو ڕۆژە بۆ من ڕۆژێکی خۆش بوو چونکە بۆ هۆکاری ئەوەی دواتر تاوان بۆم دەرکەوت بۆ هۆکاری ئەوەی کە تۆ دۆرۆتیا دواتر بەشدار بن لە چەند کارێکی مەزن لە وەکو دۆکومنتار لەگەڵ کۆمەڵێ خەڵکی بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستان بە هەموو باڵەکانیەوە کە ئێستا بەشێکی زۆریان لە ژیان نەماون کوشەکە و نوشتەی چاوەزار پریاسکەی پرسم و مێخەت ئەو کاتە هێشتا ڕوون نەبوو بۆ کاری فیلمەکە چ دەکەین لە سەرەتا تاکە ژنێک لەو چوار ژنەی نێو فیلمەکە ئەو خاتونەی بارزانمان دەناسی پاشان خانمەکانی دیکەمان ناسی و بڕیاری تۆمارکردنماندا خانمێکی سنەییمان ناسی کە لە چیاکان بوو پێشمەرگە بوو پێشمەرگەی کۆمەڵە نەبوو ئەوانی دیکە ناویان چی بوو؟ ئەسمەر پێشمەرگەی کۆمەڵە بوو وایە؟ ئەو کۆمەڵە بوو بەڵام ئێمە لە لای ئەوانی دیکەش بووین حیزبی دیموکرات بەڵێ یەکەم جار چوینە لای دیموکرات سەردانیمانکردن و پرسیارمان لێ کرد ئایا دەرفەتی ئەوە هەیە بەشێک لە فیلمەکەمان لە لای ئەوان تۆمار بکەین ئەوان وایان پیشان نەدا کە ئامادە بن تاوەکو ئێمە بەرهەمێک سەبارەت بە ژنان تۆمار بکەین ئێمەش غەمگین بووین نەمان دەویست شتێکی سادە تۆمار بکەین پاشان بەرەو لای کۆمەڵە چوین و ئەوان بە دەگمانەوە هاتن دەرفەتێکی باش بۆ کارەکەمان ڕەخسا هەروەها لە ڕێگەی ئەو دەرفەتەوە توانیمان کاری دیکەی جۆرا و جۆریش بکەین ئەو کەسانش بەشداریان لەگەڵمان کرد کە بە شێوەیەکی کارە بەشداریان لە شەڕدا دەکرد
auf diese Aktionen. Navete چیه؟ گله. اشکریاتی کشته لیرا نسکوی چیش کر کنگروکا. بەلگە فیلمێک بناوێ ژیانە مە ئامادە کربوو دوێ بەلگە فیلمێدە جی دابوو 4 ژنێن ji 4 پەرچەیەن کوردستانê. هەر ژنێکێ بەحسا ڕەوشە پەرچەیە خۆ دکرد و هەموو بە هەڤرە نیشان دابوون یعنی مرۆڤێکی بیانی دەما لێ تەماشا بکە وێ دوێ بەلگە فیلمێدە هەم ڕەوشە پەرچەبوونا کوردان ببینە و کوردستان وڵاتێکی 4 پەرچەیە لە هەر پەرچەکی ڕەوشە جڤاکی جودایە ڕەوشە ژنا جودایە دناوا وێ بەلگە فیلمێدە تاریخێکە کورد یا کوردستانê مرۆڤ dikare bibîne. Ew xizmeteke gelekî baş bû hem ji bo biyaniyan ji bo biyanî zanibin rewşa Kurdan çawa ye ji bo Kurdan bixwe jî ji ber ku berê weke niha xebera her 4 perçên Kurdistanê bi vî rengî ji hev nebû em ji hev xerîb bûn em ji hev dûr bûn pêwendiyên danûstendinê di navbera me de bi rastî amûrên danûstendinê tune bûn medya lawaz bû. سربستیم دوه کردستان زیشران ساڵانێک بوو کەس نەی دەتوانین ڕاستە و خۆگەشت بۆ کوردستان بکات دەبوو لە ڕێگەی وڵاتانی دراوسێوە خەڵک بگەنە کوردستان ئەو دراوسیانەی کە بەردەوام کێشیان بۆ هاوڵاتیانی کوردستان و هەموو ئەوانە دروست دەکرد سەردانی کوردستانیان دەکرد. بۆیە لەو ڕۆژانەدا ناوی دۆرۆتیا کایست لە تایتڵەکاندا لەسەر خواستی خۆی وها دەنووسرا دەریا کوێستانی. منیش وەکو ڕێنیشاندەر وەکو وەرجێر بەدڵکراوەیەوە لەگەڵیان نابووم سەرەتا ناسینەکەمان ئەلێەوە بوو لەوێەوە ئاشنای کارەکانی دۆرۆتیا بووم. مەچوین بۆ دۆڵی بارزان و لە قەراغ زەی گەورە کەمپێکیان هەبوو بەبیرم دێ شەو بوو گەیشتینە ئەوێ ئیتر لەوێەوە من دۆرۆتیام ناسی و ئەو دەمی ئەوان خەریکی ئامادەکردنی فلیمێکی دۆکومنتار بوون لەسەر ئەو کەسانەی دوای ئەنفال مابوونەوە بە تایبەتی کە خاڵی ئەو شوێنەیان خاڵی دەستپێکردنی کارەکانیان دیار بوو 6 مانگێک زیاتر بوون لەو دۆڵە لەسەر ژن و مناڵی بەجێما و لە ئەنفالی بارزانیەکان بوون لەوێ بەڕاستی ئازایەتی ئەو دوو ئافرەتە و بە تایبەتی دۆرۆتیا کە یەکێک بوو لەو تیمە بۆم دەرکەوت کە خەریکی ئیشێکی یەکجار مەزنن ئەو شەوە تا درنگانێک باسی لەگەڵ میخیلا و لەگەڵ ئەوانە باسی ئەو کارە مەزنەی ئەوان کرا. جگە لە کار و بەرهەمهێنان لە بواری فیلمسازیدا لە بواری پەروەردە و فێرکردنی زمانی کوردیشدا دۆرۆتیا کاری گرنگی کردووە. وەکو پێشتر ئاماژەی پێکرا یەکێک لە کارە گرنگەکانی کتێبێکی ڕاهێنان و فێرکردنە بۆ ژنانی کورد بە تایبەتی ئەو ژنانەی لە باکووری کوردستانەوە بەرەو وڵاتانی ئەوروپا کۆچیان دەکرد. دۆرۆتیا خۆی زمانزان و پەروەردەکارە بۆیە دەیزانی زمان و هێزی زمان چییە دەیزانی لێسەندنەوەی زمان چتر سناکە ئەو دەیزانی زمانی کوردی لە تورکیا و لە سووریا قەدەغەیە بۆیە دەیگوت با لە ئەوروپا دەرفەت ساز بکرێت بە تایبەتی بۆ ژنانی کورد بۆ دایکان زمانی خۆیان فێر ببن. لەو بوارەدا ئەم کتێبە گرنگەی نووسیوە خوێندن و نووسین بە زمانی کوردی زاراوەی کرمانجی سەرو. نەرو عادەتی وان ناستیکە کورد چاوا دەفکرێ کورد چاوا دژی و ji بۆ کورد تشتێک و پێویستە تشتێک و ببێژن گرانبەها بە چییە ئەوان جی پێ دەحەسە یعنی بە کولتورێکی کوردی هاتیە نویساندن نە بە کولتورێکی ئەوروپی. ئێمە کارمان بەم کتێبە دەکرد هەرچەندە خۆم پاشتر کاتی کارم نەبوو لەو بوارەدا بەڵام کەسانی دیکە بە هاوکاری ئەم کتێبە بەردەوام بوون. سەرەتا
ئەو ژنانەی فێر دەبوون کە لە تورکیاوە دەهاتن بۆ سویسرا. وێ دەمێ یعنی ئەف ساڵێن نۆتی و پشترە دەرفەتجی کێم بوون. بگشتی دوارێ زمانێ کوردیە نویسکیدە دەرفەت گەلێکی کێم بوون. ماتریال تونەبوون دناوا کوردا خودێژی ماتریال تونەبوون. کوردێن کو مژولی زمان دەبوون هێدی هێدی شخۆرە هەنە کۆواران گۆتارێک دنویساندن. تشتێ گەلێکی بچووک بوون ینی مەسەلەن چەند ڕۆمانێک ئەگەر دەرکەتبن بازارێ لێ بڕاستی ماتەریالێن فێربوونە خوێندن و نویساندنە کوردی گەلێکی لاواز بوون. ددەمەکە وەهادە مەسەلەن دۆرۆتەیە ڕابوویە پرتوکێک بناوێ ئەز نەشاش بم ناوێ وێ خوێندن و نویساندنە کوردی بوو ئامادە کرد بوو و لەسەر بنگەها وێ پرتوکێ د کورسێن خۆی زماندا بکارتانی ئەو پرتوک ji بۆ ku jinên Kurd fêrî xwendin û nivîsandinê bike jin çima bi taybetî jin hildibjartin ji ber duwê baweriyê de bû ku jin dikare malbatê jî fêr bike jin dikare zaroka fêr bike dikare wî zimanî berbelav bike giraniya xwe dida ser fêrkirina jinan. پێم وایە بۆ ئەو ژنانە شتێکی تایبەت بوو زمانی کوردی فێر ببن چونکە هەستی هۆشیاری بەهێز دەکردن زمانێک کە نایزانن و تەنیا لە یادەوەریاندا ماوەتەوە فێری ببن کارێکی گرنگ بوو بە دڵنیایی کاریگەری لە سەریان دادنا بە تایبەتیش خۆشحاڵی دەکردن زمانەکە فێر دەبوون ئەوەی کە لە بواری کاردا ئاستەنگی دروست دەکرد هەندێکیان کوردیان دەزانی بەڵام هەستیان بە گرنگی زمانەکە نەدەکرد سەخت بوو هەمان وشەکە دەیڵێن بە نووسینیش بیبینن لە پڕدا هەستیان دەکرد و دەیانگوت ئەها ئەمە ئەو پەیڤەیە کە دەیزانین گەلێک لە کوردەکان گوتنی پەیڤەکانیان وەکو پەرتوکەکە نەدەگوت لە بری مالا من دەیانگوت مۆلا من لە ناکاو مرۆڤ ڕوبەڕووی دەنگێکی دیکە دەبەوە ئەو دۆخە پێویستی بە ڕاهاتن هەبوو چیرۆکی دۆرۆتیا کایست چیرۆکێکە ڕەنگین و سەرنجڕاکێش چیرۆکی خاتوونێک دەیان ساڵ خزمەتی دۆزی کورد و تەلەڤزیۆنی کوردی و سینەما و زمانی کوردی کردووە کتێبی فێرکاری بە کوردی کرمانجی سەرو بۆ ژنانی کورد ئامادە کردووە ژنێک وەکو دۆڵێکی کپ کاری خۆی دەکرد و بە کپی شتێکی زۆرتری خستە سەر زانیاری دەربارەی کوردستان و کوردناسی لە نێو ڕووبەری زمانی ئەڵمانی و هەروە بەشێک لە وڵاتانی ئەوروپادا لێرەوە دەمێ ڕووی دەم کەمە دۆرەثیا و زۆر سوپاسی هەموو ئەو کارانە و ئەو ئەرشیفەی کە بەجێت هێشتووە بۆ ئێمە بۆ خزمەتی ئەدەب و کللتور و مێژووی ئەم میلەتەمان بۆیە تۆ دۆرەثیا لە دڵمانی لە ناو هزر و مێشکمانی هێوی دکەم دۆرۆتەیە خانم دەما ببینە کێف خۆش ببە برا بزانە بە و ئەم وەفادارن ئەم هەردەمێ وێ ببیرتینن وێ هەردەمێ بیر و بیرەوەریەن مەدەژی زندی بە ئەم ji bîr nakin xizmeta ku ji bo Kurd û Kurdistanê û ji bo jinên Kurdgiriye. Ez silavên xwe yên germ ji wê re dişînim min bîstiyeke ew nexweşe ez bawer dikim ew ê wê nexweşiyê derbas bike û em ê carek din di xebatên nû da hevdû bibînin. Roj baş hevalên min ez Dorotea me Spas ji bo hevalê min Sîrvan Rahîm Spas bo kenala Rûdaw Silav û hezkirin ji bo gelê Kurdistanê hêvî dikim hûn di aştî û aramî da bijîn.